بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان. خۆشحاڵم لە دیدارێکی تایبەت دێمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. بێگومان ڕێکارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە قەدەغەی هاتوچۆ بەردەوامە. گرنگترین خاڵ کە لای هاوڵاتیان گرینگە ئەویش دابینکردنی کەلوپەلی خۆراکی ڕۆژانەیە کە بە بەردەوام وەزارەتی بازرگانی پیشەسازی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو هۆشداریە دەدات کە کەلوپەلی تەواو لە نێو کۆگاکان و لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەردەستە و هیچ مەترسیەک لەسەر بابەتی کەلوپەلی و خۆراک لە هەرێمی کوردستاندا نییە. من دەمەوێت لە دیدارێکی تایبەت لەگەڵ زۆر بەڕێز کەمال موسلیم وەزیری بازرگانی و پیشەسازی حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک بابەت تاوتێ بکەم. سوپاس دەکەین جەنابی وەزیر کە دەرفەتت بە ئێمەدا گفتوگویەک بکەین و بابەتی ئێستای ڕۆژ تاوتێ بکەین. سوپاس دەکەین. زۆر سوپاس بۆ ئێوەش. با لە کۆبنەوەی یەکی نیسانی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان دەست پێ بکەم. بابەتێک کە لە نێو کۆبنەوەکە باسی کرایە ئەویش دابینکردنی کەلوپەلی خۆراکە و دروست نەکردنی یاخود زامنکردنی ئەو کەلوپەلەیە بۆ هاوڵاتیان. چۆن ئەو بابەتتان تاوتێ کرد؟ بەناوی خوای گەورە، سوپاس بۆ بەڕێزتان و سڵاو بۆ بینەرانی بەڕێزی کەناڵەکەتان. بابەتی دابینکردنی خۆراک هەر ئەوە نییە دوێنێ لە کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیراندا باس کرابێ. هەر زوو دوای بڕاوبوونەوەی ئەم نەخۆشیە لە جیهان حکوومەتی هەرێمی کوردستان چەند بابەتێکی گرنگی کردە ئەولویاتی کارەکانی خۆی. یەکێک لەوانە بابەتی خۆراک بوو بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە پێویست بەوە دەکا ئێمە لە وەزارەتی بازرگانی هەرێمی کوردستان هەموو ئەو ڕێکارانە بگرینە بەر بۆ ئەوەی بە شێوەیەک مەوادی خۆراکی بهێنینە هەرێمی کوردستان و لە کۆگاکاندا حفزی بکەین کە ئەگەر خوا نەخواستە ئەو نەخۆشیە درێژەی کێشە هاوڵاتیانی کوردستان ڕوبەڕووی نەبوون و ئەزمەی خۆراک نەبوونەوە. بۆ ئەوە بەستە ئێمە هەموو ئەو ڕێکارەمان گرتوۆتە بەر و هەولی تەواومانداوە و بڕێکی یەکجار زۆریش خۆراک هاتوۆتە هەرێمی کوردستان لای بازرگانە بەڕێزەکانەوە سەرەڕای ئەو بڕە خۆراکەی کە لە بیتاقە تەمینیەکە دێتە هەرێمی کوردستان. باشە. لە سەرەتای هەڵمەتی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا دیارە لەناو حکوومەتی هەرێمی کوردستان بڕێک پارە وەکو هەڵمەتەکە و ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکە تەرخان کرا. هیچ بەشێک لەو بڕەپارەیە تەرخان کراوە تایبەت بێ و بە وەزارەتی بازرگانی پیشەسازی بۆ ئەوەی کەلوپەلی خۆراک دابین بکە بە تایبەتی ئەوەی کە لە کۆبنەوەی ئێوە باسیش کراوە کاسبکار و هەژارە، یعنی وەکو هاوکاری دابش بکرێت. مەڕ وەک باسم کرد سەرچاوەکانی هێنانی خۆراک ئەو سەرچاوانانە کە باسم بۆ بەڕێستان کرد سەرەڕای ئەوەش کە حکوومەتی هەرێمی کوردستان بڕێک پارەی دابین کردو تەرخان کردووە بۆ کڕینی بڕێک خۆراک لە ئارد و زەیت و پاقلەمانیەکان بۆ ئەوەی لە کاتی پێویستدا ئەو عائیلە هەژارانەی کە پێویستیان پێدەبێت بەسەریاندا دابەش بکرێت. یعنی ئێستا ئێمەش دەستمان پێ کردووە بۆ خۆشت ئاگاداری لێرە ئێستا کۆبوونەوەیەکمان هەیە ئاردەکە دەستی پێکراوە و بڕێکی باشیشی هاتووە و بەردەوامە هەتا ئەو بڕە تەواو دەبێت. ئەوانی تریش عەقدەکانمان کردووە لەگەڵ هەندێک بەڕێز و بۆ ئەوەی بۆمان بێنە. باشە. کەلوپەلەکان لە دەرەوەی هەرێمی کوردستان هاوردە دەکەن بەڵێ یەک لە مەرجەکانی ئێمە لەگەڵ ئەو هاوردەکارە ئەو بەڕێزەی کە ئێمە عەقدی لەگەر دەکەن ئەوەیە کە ئەو موادە خۆراکیانە دەبێت لە دەرەوەی هەرێم بێنێ بۆ ئەوەی ناو هەرێم بمێنێتەوە و کەم نەبێ و ئەزمە نەبێ. باشە. ئەو ڕێی کە تەرخان کراوە لەلایەن ئەنجومەنی وەزیران بەو شێوازەیە کە بتوانێت بەشێکی پێداویستی خەڵک دابین بکات. وەک باسم کرد ئەو بڕە خۆراکەی ئێمە دابینیەکەین بۆ ئەو ماڵە هەژارانەیە ئەو ماڵە نەدارانەیە کە پێویستیان پێدەبێت بۆ هەموو خەڵک نییە. باشە. کەواتە ڕێکارەکانتان دەست پێ کردووە و لە چەند ڕۆژی داهاتوو ئەوە دەبینین کە ئەوەی کە هەژار و کەم دەرامەتە هاوکاریەکەی دەگاتە دەست. وەک باسم کرد ئێستا لە حالی حاضر ئارد بڕێکی گەیشتووە و زەیتەکەش عەقدەکەمان و ئێستاوە لەگەریان مۆر دەکەین و ئەوانش دەست بەکەن بە هێنانی. باش. کاتێک کە تەواو بوو ئەوانە ئێمە لەگەڵ هەموو پارێزگایەکان و لەگەڵ ئیدارە سەربەخۆکان قسەمان کردووە، ئەوانیش ئاماری خۆیان حازر کردووە بۆ ئەو بابەت. باشە.
خاڵێکی دیکەی ڕاگەندراوی ئەنجومەنی وەزیران بەرنامەی چاکسازی بووە. پرسیاری من لەسەر ئەو بابەتە ئەوەیە ئەگەر بێت و ئەو بەرنامەی چاکسازیە جێبەجێ بکرێت کاریگەری نابێت لەسەر گرانبوونی کەلوپەل بە تایبەتی ئەوەی کە لە خاڵە سنووریەکان ینی ڕسوماتی سەر کەلوپەل زیاد بێ دواتر بە ڕێکاری شتکە بشێت و لەسەر هاوڵاتیان یعنی ئەو بابەتە تاوتوێ کراوە لە یاسای چاکسازی باسی زیادکردنی باج و ڕسومات و ئەوشتانی تێدا نیە. چاکسازیە بەو چاکسازی ناوەکەی لە خۆیەوە بۆ ئەوەی لە هەر شوێنێک خەلەل هەبێتن چ لە باج و ڕسومات بێ چ لە دەرماڵە بێت چ لە ختورە بێ هەر شتێک کە پێمان وایە پێویستی بە چاکسازیە ئەو یاسایە ئەمە چاک دەکاتەوە نەک زیادکردنی نرخ لەسەر فلانشت و فلانشت ئەوانە ڕێخستنەوەی باجەکانە بە شێوەیە کە بەپێی یاسا و ڕێنماییەکان ڕێکی بێخینەوە. کەواتە مەترسینیە لەسەر گرانبوونی کەلوپەل هیچ پەیوەندی بە گرانبوونی خۆراکەوە نییە. هەر یاسایەکە لە خۆیدایە کە تۆ شتێک دەڵێت چاک دەکەم کەواتە دەبێت بەرەو چاکتر بڕواتن نەک بەرەو خراپتر. ئەم یاسایە بۆ چاککردنی زیاترە. بەڵێ بابەتێکی دیکە بابەتی موچەیە ڕەنگە ئێوە زیاتر ئاگاداری وردەکاریەکان بن لە نێو ئەنجومەنی وەزیران. دڵنیاییتاندا بەوەی کە هیچ دەستکاریەکی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ناکرێت بەڵام ئەوەی کە ترسە لە لای موچەخۆران ئەوەیە کە ماوەی وەرگرتنی موچەکەی درێژ بکرێتەوە بەوەی کە دەڵێن موچە ئەگەر هاتوو لە 30 ڕۆژ دابەش نەکرا مودەکەی درێژکرایەوە جیاوازیەکی نابی لەوەی کە موچەکەی بڕدراوە. نەزانی چۆنە ئێمە دەبێ واقعی بین. حکومەتی هەرێمی کوردستانیش بڕیاری داوە کە بە واقعیانە و بە شەفافانە لەگەڵ خەڵکی خۆمان قسە بکەین و هەرچی زیاتر شەفافبوونی ئیشەکانمانە بە خەڵکی ڕابگەێنین. حاڵەتێک ڕووی داوە لە دەستی کەس نییە دروستکراوی ئەم و ئەو فلان و فلان نییە. حاڵەتێکە تایبەتیش نییە بە هەرێمی کوردستان هەموو دنیا پێوەی جیرۆ دەبووە. تەنانەت وڵاتانی بەهێز زلهێز خاوەن دەسەڵاتی زۆر لە ڕووی اقتصادیەوە لە هەموو ڕوویەکەوە ئەوانش وە جیرۆدەی ئەو بابەتە بووینە. ئەوە لە دەوروبەریشمان عێراق و وڵاتانی تریش خۆ دەزانی چیان بەسەرهاتووە. گەورە شەریکاتی دنیاە دەوەستاوە زۆربەی شەریکات خەریکەوە ئیفلاس دەکەن. سەرچاوی داهاتی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە هەموو ئەو سەرچاوانەی کە هەیە حتمما کەمبوونی پێوە دیارە. بۆ نمونە لە داهاتی ناوخۆمان ئەوە گەیشتۆتە حالەتێک نزیک لە ناڵێم نەبوون بەڵام نزیک لە نەبوون. حالی گومرگەکانمان وە منفەزی حدودیەکانمان وە بەو شێوەیە ئەو نرخی نەوەد یەکجار زۆر دابەزیوە. عێراق بوو خۆشی تووشی قەیرانێک بووە لەو بابەتە. حتمما ئەو بابەتە تەسیریش لە هەرێمی کوردستان دەکەی ئێمە بەدەرنین لەو تەسیرای کە لەسەر دنیا هەیە تەسیری لەسەر ئێمەشەیە. حکومەتی هەرێمی کوردستان ئەولەویەتی دابینکردنی پێداویستیەکانی خەڵکی کوردستانە لە مەعاش بێ لە خۆراک بێ لە بواری تەندروستی بێ لە بواری ئەمنی بێ هەموو ئەوانە لە ئەولەویاتینا. بۆیە ئێمە بە سەراحەت دەڵێن بە شەفافانە لەگەڵ خەڵکی کوردستان تەعامل دەکەین درێخی ناکەین لەوەی کە هەر کاتێک ئێمە توانیمان مەعاشەکەی بدەین. ئەوە قسەکە لەو بەوەیە ئەوە نییە مەعاش ببڕێتن کەم بێتەوە ئەو شتانەی تێدانە بەڵام هەر کاتێک داهاتەکەی گەیشتە ئەوەی کە موچە بداتن موچەکەتە. یعنی ئێستا هاوڵاتیان بە تایبەتی موچەخۆر دڵنیابێ لەوەی کە ئەو بابەتی ئێستا هەیە تووشی دڵڕاوچێ نەبن. من وەکو باسم کرد بە هیچ شێوەیەک باس لە نیوە موچە و پاشەکەوت و شتیوانە کراوە و ناشکرێتن. بەڵام واقعەکە ئەوەیە حکومەتی هەرێمی کوردستان بە شەفافانە لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان قسە دەکا ئەو داهاتی کە هەیەی بۆ خەڵکی کوردستانە لە مەعاش لە بواری سەحی لە بواری ئەمنی بۆ خۆشتان دەزانن سەرڕای ئەوەی پرسیاری پێشوو کردت کە سەرڕای ئەوەی کە داهاتەکانمان کەم بوونە دەبێت ئەوەش بزانین سەرفیاتمان بە تایبەتی لە بواری سەحی و ئەمنی ئەوانە یەکجار زۆر بووە. بە کورتی و بە کوردی ئەوەیە حکومەتی هەرێمی کوردستان هەرچی بێتە دەستی لە خەڵک سەرفیەکاتەوە لە مەعاش لە بواری تەندروستی درێخی ناکەین. باشە من زۆر تاکیدی مەوە کردو چکە ئەو بابەتە زۆر پەیوەستە بە تایبەتی موچەخۆران و کاسبکارانیش بە شێوەیەکی گشتی
کەواتە دڵنیایەکەیە 30 ڕۆژدارێک موچە وەربگرن ئەوەی لە نێو ئەنجومەنی وەزیران باس کراوە. من ئەو قسەیە ناکەم، من دەڵێم هەرچی داهاتی هەرێمی کوردستانە هات بۆ خەڵک سەرف دەکرێت. باشە. بێگومان بارودۆخی ڤایرۆسی کۆڕۆنا لە ناکاو بوو بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ وەزارەتی بازرگانیش. چۆن توانیتان لە ماوەی ڕابردوو تەعامل بکەن لەسەر لەگەر ئەو بارودۆخە و بەرنامەتان بۆ داهاتوو؟ ئەو بارودۆخی کە ڕوویداوە تەنها بۆ هەرێمی کوردستان نەبووە مفاجئ بێ، من باسم کرد بۆ هەموو دنیا مفاجئ بووە. دەوڵەتانی گەورە خۆیان بۆ ئامادە نەکردبوو. ئێستا دەبینی دەوڵەتانی گەوری وەکو ئیتالیا، بەریتانیا، فەڕەنسا، خودی ئەمریکا تووشی ئەزمەیەکی زۆر گەورە بوون، چونکە لە بیدایەتەوە بە هەندیان وەرنەگرت. بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان ئەو قسەیە من نایکەم، نەتیجەکەی ئێستا لەسەر ساحەکەیە ئەوە پێمان دەڵێ کە ئێمە لەگەڵ ئەو ئیمکانیاتە متەوازعی هەشمانە لە چاو دەوروبەرمان لە چاو دنیاش تا ئێستا لەخوا بە زیاد بێ پارێزراوترین شوێنین، چ لە ڕووی ژمارەی توش بووان، چ لە ڕووی ژمارەی مردووان. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ڤایرۆسە تازە تەنها لە ووهان هەبوو، چەندین کۆبوونەوەی چڵپڕمان لەسەر کرد بۆ خۆ ئامادەکردن بۆ بەرەنگاربوونەوەی ئەو نەخۆشیە و پاراستنی خەڵکی کوردستان. سوپاس بۆ خوا تا ئێستا باشن، ئینشاءڵڵا بەرەو باشتریش دەچیتن. باشە. ئەو یاسە ئابوودەی کە ئەگەر هاتوو خستنە ڕووی کەلوپەر لە بازار کەم بوو، بێگومان کاریگەری دەبێت لەسەر نرخەکەی. چۆن توانیتان تەعامل لەگەڵ ئەو بابەتە بکەن، بە تایبەتی ڕەنگە هەندێک کات لە ئێستادا کە کەلوپەر جێژیرە و کەلوپەری پێویست هەیە، بەڵام خستنە ڕووی کەم بوو، چۆن تەعاملتان لەگەڵی کرد؟ ئێستا بڕێکی مەوادی خۆراکی یەکجار زۆر لە کۆگایەکانی هەرێمی کوردستاندا هەیە و بە بەردەوامیش دێ. بەڵێ. یعنی بۆیە ئەوەی باسی دەکەی لە اقتصادا ئەوەی عەرز و تەڵەبی پێدەرێن، عەرزەکە کەم نەبووە. ڕاستە تەڵەبی لەسەر زیاد بوو بۆ ماوەیەک، بەڵام بڕی هاتوو، بڕی ئەو خۆراکەی کە لە کۆگا و لە مۆڵ و مارکێتەکاندا هەیە نەکەر کەم نەبووە، زۆر زیاتری شاتووە. ئەگەر مقارنەی ئەو خۆراکەی کە لەو ماوەیەدا هاتووەتە هەرێمی کوردستان و بە ماوەکانی حالەتی تەبیعی بکەی زۆر 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 زیاترە. یعنی ڕۆژانە بڕێکی یەکجار زۆر دێ. تەنها دوێنێ بەس لە یەک مەرز لە مەرزی تورکیا 4100 بار هەڵگر هاتووەتە ژوورێ. هەر یەک لەو بار هەڵگرانە 24 تەنی تێدایە، 1052 بار هەڵگری تری ژوا لە ڕێگان. یعنی ریزی بار هەڵگرەکانی کە دێنە هەرێمی کوردستان پێشتر زۆر زۆر بوو. ئێستا بەهۆی هەندێک ئیجراعاتی کار ئاسانی کە زیاتر دێ 7 کیلۆمەتر لە دوای نووسبینەوەیە. لەر باشماخیشەوە هەر بەم شێوەیە بەس دوێنێ 96 بار هەڵگری برنج هاتووە کە 2300 تەن دەکە. یعنی ڕۆژانە ئەو جەنابی وەزیر ئەو ئامارانەی کە باست کرد لەگەڵ پێشووتردا لە ڕووی ڕێژەی سەدی ئەگەر بەنزیکراوی چەندە فەرقی هەیە؟ من بالضبط ئەوەی پێشوم لا نەبووە، چونکە باسم کرد خۆمە مفاجئ تووشی شتێک بوون، بەڵام بڕی هاتووە کە زۆر زۆر زیاترە، کەەوە پێداویستی خەڵکی هەرێمی کوردستان پڕ دەکاتەوە بە زیادەوە، زۆر بە زیادەوەش. من ئەو ڕۆژە لە سلێمانی بووم، سەردانی چەندین کۆگا گەورەکانم کرد، نەگئی بچووک. تەلەڤیزۆنەکەی بەڕێزیشتان زۆر درەنگ هات، پێشم گوت خۆزیە زووتر بەهات بای کە بدیت بە ئەو موادانە چەندی هەیە. تەنانەت بازرگانەکان شوێنیان نەبوو، چەندین بار هەڵگر لەبەر دەرگایان ڕاوەستا بوو، دەیگوت 1100 بار هەرگریترم وا لە ڕێگایە نازانم لەکوێی دانێم. هەندێک بازرگانی بەڕێز دوێنێ شەو تەلەفۆنیان لەبۆ کردن، گوتیان دوای ئەوەی سەردانەکەت ئەو هەموو خۆراکە پیشاندرا و ئەوکرا 2 ڕۆژە فرۆشمان لە 150 کەمی کردووە. بۆ معنایی خەڵک کە ئیتمئنانی بوو خۆراک هەیە کەمتر دێ، خەر کاتێک کە دەچێت زیاتر دەکرێت، ئەو کاتێک کە ترسی هەبێ کە ترسەکەی نەمان نایکڕێت. جگەلەوە هەر لەوێ پێیان گوتیان هەندێک خەڵک ئێستا خۆراکمان بۆ دێن تۆ دەرێکا کە لێم وەرگرنەوە ئەکسپایر دەبێت، ینی بڕێکی زۆر زیادە ڕەوی کردی. بۆیە زەرورە هاوڵاتیانی خەڵکی هاوڵاتیانی کوردستانیش لەبەر ئەوەی هیچ ترسێک نییە، پێویست بە دڵەوڕاوچێناکە زیادە ڕووی لە کڕینی شت نەکەن. باش
بێگومان هەموو لێدوانەکانی جەنابەت باز لەوە دەکەن کە خۆراکی پێویست لە هەرێمی کوردستان هەن و هاوڵاتیان ترسیان لەوێ نەبێت کە ڕوبەڕووی کەمی خۆراک ببینەوە. بەڵام دوای نزیکەی 15 تا 16 ڕۆژ ئینجا ئێستا ئەوەی باسی دەکەی هاوڵاتیان دڵنیا بوونە لەوەی کە خۆراکی پێویست هەیە بە زۆرێک لە زۆرەکان. یعنی ئەو متمانەیە بۆچی لە پێشووتردا نەبووە بە تایبەتی لە سەرەتای ڕاگەاندنی قەدەغی هاتوچۆ لە 14 ئازار دەبینین پاڵەپۆستەیەکی زۆر لەسەر سوپەرمارکێتەکان و ئەوەی بابەتی کەلوپەری خۆراک هەبووە. ئەو متمانەیە بۆچی دروست نەبوو؟ دەزانی چۆنە کاک محەممەد، ئێمە بە خۆت دەزانی ئەو ملەتی ئێمە بە زۆر قۆناغی ناخۆشدا تێپەڕیوە، تەجربەی زۆر تاڵی لەگەڵ ڕووداوەکاندا هەبووە. ڕەنگە ئەویش ترسی لەوە بێتن کە وەکو پێشوت ڕوبەڕووی ئەو قەیرانانە بێتەوە. هەر بۆ خۆت باست کرد لەبیرتە ئەو کاتەی سەرەتای ئەو شتەکە ڕوویدا ئەو قەیرانە ڕوویدا شەوەکەی بەنزینخانەکان چی بەسەر هات، ئێخۆ هەردوو ڕۆژ پاش ئەوە بەنزینخانەکان و ئێستاش دەبێنێت چۆنە لە خۆراکە کە شەروا بوو، ترسی وابوو، پێی وابوو ئەو ئۆندە خۆراکەی کە هەیە بەشی ناکاتن، بۆیە ئەو حملەیان کردە سەر مۆڵ و سوپەرمارکێتەکان شتێکی زۆریان کرد. پاشان کە ئێمە هاتینە سەرخەت و خۆراکەکانی مەوجود لە کۆگاکان و ئەوەی کە بەردەوام دێ و بە خەڵکمان ڕاگەیان حتمما خەڵک سیقەی بۆ گەڕایەوە. من بێزگە لەوەش بە هەر ئەوەشم لەبیر نەچێت هەر ئێستا ئەو بڕی خۆراکەی بیتاقە تەمینیەکە ئێستا دابەش دەکرێت، ئەوە چەند ڕۆژە دابەش دەکرێت و لە 5 چارە پێم وایە تەواو دەبێت ئاردەکەش تەوزیع دەکەینەوە. باشە. ئەوەی کە باسی بیتاقی تەمینێکی بێگومان لەگەڵ حکوومەتی ناوەندی بە بەردەوام خۆراکی پێویست بۆ بایعەکان دێ بۆ ئەوەی هاوڵاتی دڵنیا بێت ئەوەی کە بایعی کێشەی لەسەر نابێت. هیچ من لەگەر بەڕێز وەزیری بازرگانی عێراقیش قسەم کردووە تا بۆ عێراقەبی بۆ ئێرەشەیە کەواتە نابڕێت. بەڵێ زانیاریتەیە کە لە عێراق بەردەوام دەبێت کێشیان لەسەر هەتا ئێستا هیچ کێشەیەک نەبووە. باشە. لە ناوخۆ جەنابی وەزیر ئێمە بۆ نمونە لە ڕووی کوشت و کاڵەوە بێگومان هەرێمی کوردستان بابەتی کوشت و کاڵی دەوڵەمەندە بە تایبەتی ئەوەی پێدەگوترێت گەنم. چۆن یانیان هەوڵتان داوە لە ڕێگەی شەریکاتی نێوخۆ و کۆمپانی نێوخۆ ئەو بابەتی ئاردە دابین بکەن؟ ئارد بەردەوام ئاردێ بەڵێ چۆن موادەکانی تریدن بەردەوامیش ئاردێ لە ڕێکەرتی تایبەتەوە جگە لەو ئاردەی کە وەکو باسم کرد لە بیتاقە تەمینیەکە تەوزیع دەکرێت. باشە. باس کرد کە سەردانی پارێزگای سلێمانیت کرد، بێگومان لە هەولێریش چەند کارگەیەکت بەسەر کردەوە و چویە ناو بازار. ئەوەی کە دڵنیاییدا کە کەلوپەری پێویست لە نێو کۆگاکان هەیە و باسش لەوە کرد کە ڕێژێکی یەکزار زۆر هەیە کە کۆگانیە تێیدا بیپارێزین. ئێستا ئێمە بەرەو وەرزی گەرمتر دەڕۆین. ئەگەر هاتو ئەو بارودۆخە بەو شێوازە بەردەوام بوو، وەزارەتی بازرگانی چۆن تەعامل لەگەڵ ئەو بارودۆخە دەکات؟ ئەوانەی کەرتی تایبەت بۆ خۆیان کۆگای خۆیان هەیە کە بەستان دەرە. ئەوانەی ئێمە بیرمان لە بەدیل کردوتەوە. هەر بۆ نمونە ئەو موادە خۆراکی کە باسم کرد ئێستا حکوومەت دەیکڕێ بۆ خەڵکی نەدار، ئێستا ئاردەکەەوە لە معرەزی دەولیەکەی هەولێر دادەنین، ئەومان کردوتە شوێنی ئەوە و لە سلێمانیش پێویستی پێ بوو معرەزی دەولی هەیە و لە دهۆچیش شوێن هەیە کۆگا هەیە بۆ ئەوەی ئەو موادانەی تێدا خەزن کرێ. باش، ینی لە ڕووی خەزنکردنەوە کێشەی دروست نابێت کە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت بەپێی ئەو ستانداردی کە باس کرد لە کۆمپانیای ئەهلی هەیە. وەکو باسم کرد ئێمە بۆ خۆی لە ئەسڵدا ئەو کۆگایانەی کە هەیە کۆگاکان باش نەبوون. ئێمە لە بەرنامەماندا بوو و هەموو داواکاریەکانیشمان پێشکەش بە ئەنجومەنی وەزیران کردو بۆ چاکردنی کۆگاکانی کە هەمانە، بەڵام ئەو بارودۆخی بەسەرداهات نەپەرژاینە سەر ئەوە. بەڵام وەکو باسم کرد بەدیلمان هەیە ئەو شوێنانەی کە هەرئی حکوومەتە و لە قۆناغی ئەوڕۆدا ئەوە زەرورترە لەوەی دادنێ. جگە لەوەش برادێک هەیە ئەو ڕۆژە تەلەفۆن بۆ کردن وەک ئەو مقابلەی وا لەگەر بەڕێستان دەکەم باسی ئەوم کرد کە گۆکاگانمان باش نییە، زۆر بە سوپاسەوە تەلەفۆنی بۆ کردم پاشی بەرنامەکە، گوتی من کۆگام هەیە، کۆگای ستاندەردم هەیە، هیچیشم تێ نەکردیە، بە تەبەڕوع دەیدەم بە وەزارەتی بازرگانی بۆ ئەوەی موادی تێدا خەزم کرد. باش، باسی ئەو بابەتت کرد. دەمەوێت باسی بازرگانان بکەم لە هەرێمی کوردستان. لە سەرەتا هەندێک گلەی هاوڵاتی هەبوو لەسەر بەرزبوونەوەی نرخ، بەوەی باسییان لەوە دەکرد بۆ نمونە ئەو نمونەی ئەمن دەڵێم بابەتی ئارد کە پێشتر ڕەنگە بە 20 هەتا 23 هزار ئاردیان کڕی بێ،
بەڵام بۆ ماوەیەک نرخەکەی بەرز بوو بۆ 35,000 چۆن توانیتان کۆنتترۆل بکەن یاخود دەتوانین بڵێن ئێستا کۆنتترۆلتان کردێ بەوەی هیچ بازرگانێک نەتوانێت ڕێژەی کەلوپەل لە نرخەکەی بەرز بکاتەوە کە لە سەرەتا دەبێت ئەوە برم کە بە سوپاسەوە بە خۆشحالیەوە زۆربەی هەرە زۆری بازرگانان هەست بەو مەسئولیەتە دەکەن کە لەسەر شانیانەیە لەو قۆناغدا بەڵێ پەنایان بۆ ئەو شتە نەبردووە بەڵام حتمما ئیستیسنا شەر دەبێ خەڵکی هەر دەبێ لەو قاعیدەیە لا بدا بۆچی نرخ گران بوو وەک باسم کرد کە لە سەرەتاوە شتێکی وهات خەڵکێکی یەکجار زۆر ڕووی لەوانە کرد ڕەنگە خەڵکێک هەبێت لەولا ئەو فرسەتی قۆست بێتەوە بۆ خۆت دەزانی هەموو خەڵک وەکو یەک نییە بە دوای فرسەتێکدا دەگەڕێت بەڵام ئێمە لە ڕێی لێژنەکانی چاودێری بازرگانی چاودێریەکی زۆر چڕ و پڕی بازارمان کرد خەڵکێکی زۆر سزا دراست ئەوەی سەرپێچی کردبوو هەر لە ماوەی 16 تا 24 سێ 4415 سەردان کراوە لە هەموو شارەکان 96 شوێن سزا دراوە چ بە سزای مالی بێت چ بە داخستنی شوێنەکانیان بێتن وە بە بەردەوامیش سەردان دەکەن من بەردەوام هاوڵاتیان مەسەرەن تەلەفۆنم بۆ دەکەن لە فلان مۆڵ لە فلان مارکێت شت گران بووە تەنانەت چەند ڕۆژێک پێش هەفتەیەک پێش ئێستا تەلەفۆنێکیان بۆ کردم لە بنەسڵاوە گوتیان لە فلان مارکێت شت گران بوو هەر بەو شەوە چاودێری بازرگانی چۆلایە بەڵام یەک شت هەیە کاتێک کە دەڕێن شت گران بووە ئێمە دەڕێین ناهێلین ئەم بارودۆخە ئیستیغلال بکرێ نائێلین سوئی ئیستیفادەی لێ بکرێ نایارین خەڵکێک هەبێ بیاوێ ئەوەی پێدەڵێن ڕبحی فاحیش بکاتن بەڵام هەندێک شت گران بووە بەدەست من و تۆ بازرگان و کەس نییە بۆ یەک لە من لەو شوێنەی خۆی گرانیان کردو چونکە داواکاریەکی زۆر لە هەموو دنیا لەسەری هەیە دوو کرێی گواستنەوەکەی جیاوازی تێکەوتووە بەهۆی ئەوەی کە ئەو ڕێکارانەی کە لە مەرزەکانەوە دەکرێت خێرایی هاتنە ناوەی سست کردووە بۆ نمونە ئەگەر بارهەڵگرێک پێشتر بە ڕۆژێک بە دوام گەیشت بەێرە ئێستا بە 12-14-15 ڕۆژ ئەنجا دەگا کەواتە ئەو تۆزێک لە نەقلەکەیان گران کردووە بۆیە تۆزێک نرخ هاتوتە سەر باشە ئەو سیستی باس کرد بەهۆی ڕێکاری بێگومان تەندروستی کاریگەری هەبووە یعنی توانراوە کۆنتترۆلکو یان توانراوە ڕێکار و میکانیزمی دیکە بگرێتە بەر بەڵێ لە سەرەتاوە زۆر سست بوو هێدی وەکو باسم کرد چونکە تەجربەیەکی نوێیە ڕۆژ بە ڕۆژ لە شتی تری لێفێرەوی ڕێکاری ترت پێدەگیرێتە بەر بەڵێ ئێستا ڕێکارەکە ئاسانتر بووە بارهەڵگری زیاتر دێ ئێستا وەکو باسم کرد هەر بەس ئەوەی ئیبراهیم خەلیل پێشتر سڕەی ئەو ریزی ئەو بارهەرگرانەی کە کشابەوە پاش زیاتر لە 80 کیلۆمەتر بووە ناو تورکیا ئێستا زۆر کەم بووتەوە پێشتر نزیکەی ئەگەر باسی حالەتە احتیادەکەی تەبیعەکەی پێشتر بکەین ڕۆژانە 2200 بارهەرگر بەس لە ئیبراهیم خەلیل دەهاتە ژوور بەو دوایە وای لێ هات کەمتر لە 800 بێتە ژوورەوە بەهۆی ڕێکارەکان بەڵام ڕێکارەکان هێدی کار ئاسانی بۆ کرا خێراتر کرا گەیشتە 800 تا 850 لە 2 ڕۆژ 3 ڕۆژ پێش ئێستاوە گەیشتە زیاتر لە 1200 بارهەر ینی خێراتر کراوە دەگەڕێمەوە ئەو خاڵەی باسی چاودێری بازرگانیت کرد کە لەلایەن وەزارەتی بەڕێستانەوە چاودێری هەموو ئەو دوکان یاخود سوپەرمارکێتان دەکەن لە ڕووی بەرزکردنەوەی نرخ و ئەگەر هەبوو سزا دەدرێت ئێستا دەتوانین بڵێن بارودۆخەکە ئاساییە و خەڵک یا بەتایبەتی ئەوەی کە بازرگانە و دوکاندارە و ساحێبی سوپەرمارکێتە ناتوانێت لە خۆیەوە نرخ زیاد بکات بێگومان ئێمە وەکو باسم کرد لیژنەکانی چاودێری بازرگانیمان هەیە و لە هەر شوێنێکیش هاوڵاتیەک زانی دوکانێک مۆڵێک سعری گران کردووە بە ناحەقی بە ناڕەوایی دەتوانێت پەیوەندی بە لێژنەکانی ئێمەوە بکاتن ئێمە پەیوەندیکردنی بە لیژنەکانیش ئاسانە بەڵێ زۆر ئاسانە تەنانەت پەیوەندی بە منکردنیشەوە هەر زۆر ئاسانە چێ شتێکی بینی وابوو من یەکسەر لێژنەکانی چاودێری هەر دوێنێ برادێک تەلەفۆنی کرد گوتی لە فلان شوێن لە ناو هەولێر چەند دوکانێکان ئەویان کردووە دوێنێ سەردانیان کردن و ئەم ڕۆژ نەتیجەکەیان دام باش باس لەوە کرد هەندێک بەرزبوونەوەی کەلوپەل
پەیوەست نییە بەوەی کە بۆ نمونە بازرگانێک ویستی بێتی کە کەلوپەل بەرز بکاتەوە لەسەر چاوەکەوە کەلوپەلەکە بەرز بۆتەوە دیارن ینی بەشە خۆراکان کە کامەیان زیاتر نرخەکەی بەرز بۆتەوە لێرە تەڵەبی زیاتر لەسەر تقریبان هەموو خۆراکەکان وایە ئاردە برنجە پاقلەمەنیەکانە ئەوانە هەمویان لە شوێنەکانی خۆیان چونکە وەکو باسم کرد تەنانەت لە هەندێک شوێن هەندێک دەوڵەت بە هاوڵاتی نەترسێ باڵن چونکە لە هەندێک شوێن چونکە بەس بەشی خۆیەکە ڕەنگە هەڕای گرت بێتە دەرەوە بەڵام نرخەکەی کە چۆتە سەرێ نرخێک نییە بابرێن لە توانای خەڵکدانە بێ بکرێت بەرز بوونەوەکەی وەک باسم کرد لە چاو ئەو دۆخە زۆر نییە باشە ڕەنگە بۆ خەڵکی هەژار ئەگەر نرخیش بەرز نەبێتەوە هەر زۆرە چونکە ئێمە دەزانین خەڵکێکی یەکجار زۆر نەدار هەیە ئەمە تەفەهومی ئەوەش دەکەین باشە بێگومان لە پێشووتریشدا ئاڵوگەڕی بازرگانی لەگەڵ وڵاتانی دراوسێ بە نمونە ئێران تورکیا بەڕێژیی زۆر زیاتر بووە لە وڵاتانی دیکە کە ڕەنگە لە ڕووی سنوورەوە دوور بوون لە هەرێمی کوردستان ئێستا بەردەوام بارودۆغ یان و ئاڵگۆڕی بازرگانی ئاسایی لەگەر هەردوو وڵات وەکو پێشانە ئاساییە بەڕام ڕێکارەکانی لای ئێمە توندکراوە سستیەکە لەوەیە ئەگەرنا هیچ گۆڕانکاریەک لە پەیوەندیە بازرگانیەکان ڕووی نەداوە تەنها ئەوەی کراوە ئەو ڕێکارەی کە پێویستە چونکە ئەوە زۆر زۆر زەرورە ئەو ڕێکارانە ناکرێت ئێمە فەرامۆشتی ئەو ڕێکارانە بکەین بە تایبەتی ئەوەی پەیوەندی بە تەندروستی خەڵکەوە هەیە یعنی ئێمە ناڕێن بەس بامەوات بێ و زۆر بێ و بۆر بێ نە ئێمە دەمانەوێت زۆر بێ بەو مەرجانەی کە تەندروستی هەیەی باشە ئەوەی کە باسی بۆ نمونە کێشە دروست نەبوو لە کەلوپەلی خۆراکت کرد دەمەوێت باسی ئەوکەی بێگومان سەردانی هەندێک شوێنت کرد بە تایبەتی ئەوەی کە زۆر پێویستی هاوڵاتیانە لە ڕوون و لەگەڵ ئارت لە ڕوون لە هەولێر سەردانی چەند کارگەیەکت کرد دنیای هەیە کە کێشە نیە لەوەشدا تەنها سەردانی یەک معمەلی زەیتم کرد بەڵێ بەس ئەویان گوتی ئێستا 1,500,000 لیترم هەیە 1,600,000 لیتریشم وا لە ڕێگایە تەنها یەک کارگە گوتی بەردەوامیش دێ بەڵێ لەگەڵ حکوومەت لە ناوەی عێراقیش بەردەوام زەیتمان بۆ دێ لەگەڵ حکوومەتی عێراقی ئەوەی ڕسمیات بی لە ڕێی بتاقەتە میلەکە دێ ئەوی تری کە بازرگانان دەیهێنێتن لە چونکە معمەلێکی زۆر گەورە لە حیلە هەیە زەیتە باش لەوێوە دێ هەندێک ناوچە لە هەرێمی کوردستان بۆ نمونە کۆمەڵگەی سێبریان لە هەولێر ناحی خەلیفان بە تەواوی کەرەنتینەکراون وەزارەتی بازرگانی پیشەسازی چۆن دەتوانێت هاوکار بێ بۆەوەی گرفتی خۆراکیان بۆ دروست نەبێ تا ئێستا هیچ داواکاریەک لە ئێمە نەکراوە بۆ مەبەستە بەڵام ئاگادارم کە حکوومەت مشوری ئەوانی خواردەوە ڕێو شوێنی ئەوەی داناوە و خۆراکیشیان هەندێک پێداون بەوەی کە نایەدەن ئەو بێخۆراکی ڕوودا بە هیچ شێوەیەک اینجا وەزارەتی بازرگانی بێت هەر لایەنێکی پەیوەندیداربی پارێزگابێ بە هیچ شێوەیەک ناهێلێن ئەو مەترسیە ڕوو لەوان بکات باش ڕەنگە لە ماوەی ڕابردوو کۆمەڵێک گرفت ڕوبەڕووی وەزارەت و بەخۆش کە جەنابی وەزیری و ببووێتەوە بە تایبەتی لە خاڵە سنووریەکان و لە نێو هاتوچۆی بۆ نمونە کۆمپانیەکان لە نێو پارێزگاکان گرنگترین گرفتە چی بۆەوە چۆن توانیتوانە چارەسەری بکەن ئەو گرفتانە بەهۆی ئەو قەدەغی هاتوچۆ ڕوویداوە بەڵێ وای کردووە کە هاتوچۆیەکە زەحمەت بێ هاتوچۆیەکە سنووردار بکرێتەوە بەڵام لە بیدایەتەکە زۆر زەحمەت بوو پاشان ئێمە زۆربەی هەر زۆری ئەو کێشانەمان حەل کردوونە لەگەر پارێزگاکان بۆ هاتوچۆ و گواستنەوەی مەوادی خۆراکی لە نێو شارەکان لە نێو شار و لە نێوان قەزا و ناحیەکان و لە نێوان خودی شارەکان لە شارێک بۆ شارێکی تریش ئێستا ناڵێم هیچ کێشە و گرفتنەمایەمە ڕۆژانە ئەو کێشە و گیر و گرفتانەمان ڕوبەڕوو دەبێتەوە بەڵام بەردەوامیش لە سەرخەتین بە خێرایی بۆیان حالەکەین هەر کێشەیەک بێتە گۆڕێ هەماهەنگی ئێوە لەگەڵ پارێزگاکان زۆر باشین باش ئەوەی کە من چاودێریم کردو بۆ نمە لە نێو سنووری پارێزگای هەولێر دەرێم قایمقامیان ڕێکارێکی گرتوتە بەر بۆ هاتوچۆی ئەوانەی کەلوپەلی خۆراک دەگوازنەوە بۆ نێو سوپەرمارکێتەکان باز لەوە دەکەن هەتا ئێستا چەندین ڕێکار گیراوەتە بەر کە گرفتی بۆ دروستکردن یعنی ئەو گرفتانە گەیشتوتە لای ئەوە بۆی بتوانن چارەسەری بکەن بەڵێ
حتمما گرفت دروست دەبێ تەنانەت گرفت بۆ ئێمەش دروست بوو بۆ جەنابیش دروست بوو وەکو پێشان بە ئاسانی نایە و ناچی خۆ ئێمەش کە هەتا لە ماڕەوە دێمە ئێرە تووشی هەژنۆ بازگە دەبم دەپرسی چێ و بۆ کوێ دەچی وادەی حتمما خۆ حالەتێکی ناتەبیعی ڕووی داوە بەڵێ من تووشی گرفت دەبم لە هاتوچۆ جەنابەت توش دەبێ بازرگان توش دەبێ هەموو ئەوانە توش دەبن بەڵام لە پارێزگاکان و لای ئێمەشەوە بەردەوام لە چارەسەرکردنی ئەو کێشانەیە بۆ نمونە ئەگەر قایمقامیەتێک بڕیارێکی دابێ ڕێکارێکی گرتبێتە بەر ئەمڕۆ ئەو ڕێکاری گرتە بەر کە پاشان بۆی دەرکەوت خەلەلەکە لە چیە حتمما بڕیارەکەی دەگۆڕێ خۆ ئاەتی قورئان نییە تا حتمما ئەو بڕیارەی دەگۆڕێتن بە بڕیارێکی تر کە گونجاوتر بێ لەگەر ئەو دۆخ باشە بێگومان قۆناغێکی هەستیارە ئەوەی کە من پرسیاری دەکەم ڕەنگە بە تەخمینی بتوانانی وەڵامی بدەیەوە تا چەند ئەم قەدەغی هاتوچوو درێژ دەکرێتەوە و لە نێو ئەنجومەنی وەزیریان بڕیار لەسەر چی دەدەن لەسەر چی میکانیزمێک ئەو قەدەغی هاتوچۆیە پەیوەستە بەمانەوەی ئەو ڤایرۆسە نەفرەتیە بەمانەوەی خەتەری ئەو ڤایرۆسە لەسەر خەڵک چونکە بۆ خۆت دەزانی ئەو قەدەغی هاتوچۆیە ڕاستە ناخۆشە بەڵام خەڵکی لە مەترسی ڕزگار کردووە بۆیەش من گوتم کەمترین ڕێژەی توش بوون و ئەوە مردن هەیە بەهۆی ئەو قەدەغەیەوە بووە بەڵام قسە لەسەر ئەوە کراوە چونکە تۆ نازانی کەیتەوە و دەبێ خۆشیانیش ناوەستێ هەتایە قسە لەسەر ئەوە کراوە چ ڕێگایەک چ ڕێکارێک بگرینە بەر بۆ ئەوەی کارگەکانمان دەست بەکار بکەنەوە اینجا ئێمە وا لە دراسەداین بزانین چی بکەین بۆ ئەوەی لایەنە تەندروستیەکەی ڕەچاو بکەین و کارگەکانیشمان دەست بەکار بکەنەوە چونکە کارگەکان بەرهەمیان هەیە ئێمە هەتاکەی بەرهەممان نەبێ ناکرێ ئێمە وا بکەین هەموو شتەکانی خۆمان ڕاگرین بۆ سادەترین شت پێویستمان بە دەرەوەبی و جگە لەوەش خەڵکێک هەیە ژیانی ڕۆژانەی لەسەر کارکردنە لەو کارگانە ئێمە دەبێ مشوری ئەوانش خۆین بۆیە چەند وەزارەتێک ڕاست پێدراون بۆ ئەوەی ئێمە ڕێکارێک ببینینەوە ڕێوشوێنێک ببینینەوە بۆ دەستپێکردنەوەی ئەو هیچ بڕیارێکی کۆتایی نەدراوە تەنها ئەوەی باس کراوە هەندێک وەزارەت ڕاست پێدرێن بۆ ئەوەی میکانیزم هاتوچۆیەکە بە شێوازێککە بگرێنە بەر هەم هاتوچۆیەکە هەمکردنەوەی کارگەکانیش بەڵێ ڕێژەی کارەکان زۆرن کە داخراون لە هەرێمی کوردستان حتمما زۆرن زۆربەی هەر زۆری داخراوە جگە لەوەی کاریگەری لەسەر کارمەندان و ئەو کەسانەی کرێکارن لە کارەکانە بۆ کاریگەری لەسەر بازار بەگشتی هەبووە حتمما خۆ کە هەندێکیان بازار نین یعنی ئەوە نییە بێتە ناو بازاری بەڵام هەندێکیان شتیان دروست کردووە بۆ دەرەوە دەنێردرا بۆ دەرەوەی هەرێم بۆ دەرەوەی عێراق دەنێردرا ئەمان هەمووی تەئسیر لەسەر ئیشوکاری ئەو کارگانە دەکا تەئسیر لە کرێکارەکانی کە لەوێ ئیش دەکا تەئسیر لە داهاتی وڵات دەکا حتمما تەئسیری چۆن نابێ من نازانم هێشتا زوو ئەو پرسیارە دەکەم یاخود نا بەڵام دوای قەدەغەی هاتوچوو دوای ئاسایی بوونەوەی بارودۆخ لە جیهان و بە تایبەتیش هەرێمی کوردستان بێگومان ڕەنگە بابەتێک بێت زیابی لەوەی کە لە نێو ئەو مەترسیەدانی و لە نێو قەدەغەی هاتوچۆ و ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕانین وەک وەزارەتی بازرگانی پیشەسازی چۆن دەتوانن باڵانس ڕابگرن بۆ ئەوەی گرفت هەم بۆ حکومەت هەم بۆ هاوڵاتی دروست نەبێ وەڵڵاهی کاک محەممەد بۆ خۆت دەزانی هەر ئەزمەیەک هەر شتێکی ناتەبیعی ڕوودەدا لێکەوتە و تەداعیاتی سلبیاتیشی هەیە لە ئێستادا چ لە بۆ دواییش حتمما ئەوە ئەو لێکەوتانەی هەیە اینجا ئێمە بۆ ئەوەی ئەو باڵانسە ڕابگرین پێویستمان بەوەیە کە زیادە ڕۆیی نەکەین لە هێنانی ئەو هەموو شتە پاشانش وەکو خود جەنابەت باس کردەوە هاوینی بەسەردادێ دوایی ماوەی بەسەرچوونی ئەوە دەبێ بۆیە لەسەر هاوڵاتیانە کە سقیان بەوە هەبێ ئەم ئەزمەیە لە ماوەی نزیکدا ڕوونادا باشە من دیدارەکەم بە کۆتا هات ئەگەر لە دوا خاڵ و دواوتت وەکو دڵنیاییدان وەکو یان شتێک کە پێت گرنگ بێ باسی بکەین وەڵڵاهی دڵنیاییدان ئەوەیە کە من جارێکی تر دەیڵێمەوە بڕێکی یەکجار زۆر موادی خۆراکی چ لە کەرتی تایبەت بێ دێتە هەرێمی کوردستان چ لە بیتاقە تەمینەکە بە هەبێ چ هەندێک معمەلمان هەیە چ ئەوەی کە حکومەت وا بڕێک دەکڕێ وە بە بەردەوامیش دێ وە دەبێت دڵنیاش بن
نەک ئێمە ئەو وڵاتانەش هەتا کارگەکانیان داناخان خۆ ئەوانش پێویستیان بەوەیە تجارەتی خۆیان بەردەوام بێ ینی ئەوەی لێمان دیارە جوولەی بازرگانی و هاتنی خۆراک و ئاڵوگۆڕ ڕناوەست. باش زۆر بەڕێز کەمال موسلیم وەزیری بازرگانی پیشەسازی کە لە دیداری تایبەتی کەناڵی ئاسمانی پێیان لەگەڵم و سوپاس بۆ دەرفەتە مادوونە من و هیوای سەلامەتی دۆ دەخواست. زۆر سپاس بۆ ئێوەش بەخێر بن. زۆر سپاس بۆ هاوکارانم، زۆر سپاس بۆ ئێوە خۆشەویستان، هیوای سەلامەتی و تەندروست باشی بۆ هەموو لایەک دەخوازین تا دیدارێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.